مامۆستا بۆنە ئەگەر بەنیەتێکەوە شەو نوێشکەی نوێژی فەرزنا بەڵام بۆنە شەو نوێژە لە لەسێکی شەوە دوعای گیرایە جایزە؟ طبعا عیبادەتەکە بۆ خوای گەورەیە بەڵام هەڵ ئەسی دوعایەک لە دڵتایە ئەتەوێت لەو شەوەیە ئەو دوعایە بکەیت. طبعا پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم یەکێ لەو شوێنانی کە دوعای تایە گیرە ئەبێت قبول ئەبێت کۆتایی شەوە بەشێ بمێنێ لە شەو اینجا ئەگەر هەڵسی شەو نوێژەکەت بکەیت بەڵێ سەیەکی شەو هەڵسی شەو نوێژەکەت بکەیت طبعا ئەبێ هەموو کردەوەکانت بۆ خوا بێ تەنانەت دوعاکردنەکەشت ئەبێ هەر لە خوای گەورە بێت. بەڵام ئەگەر لەو کاتەیە نیەتەکەت ئەوە بێ بڵێ من هەڵەسم دوعایەکەی و ئەیکەم ئینشاءالله ئەمە مەئجووری تایە و گونەهبار نابی. بەڵام ئەگەر نیەتەکەت لە شەو نوێژەکەیە بەس بۆ ئەوە بێ بۆی فڵانەشتن بەنسیب بێت طبعا و عیبادەت نیوریە بە ئاگاد بێت. ئەبێ عیبادەت مەرجی یەکەم ئەوەیە ئیخلاصت هەبێ واتە تەنها و تەنها مەبەستت ڕەزامەندی ئەڵڵا بێ نەک بەدەستهێنانی دنیا. بەداخەوە خەڵکێکەیە ڕەنگە لە چت بکات ئافرەتمان هەیە ڕەنگە باڵاپۆش بێ بۆی بڵێک ها کوڕێکی باش بێتە داوە باشە نیەتەکەی ئەوەیە کە نیەتەکەی ئەو بخوالی قبول ناکات و ناگا بە هەدەف زۆر هەیەکشی ئێستاوایە وەکیفی خۆیەتی منەوە ڕایەگەێنم باشە من کوڕم بینیوە باشە تەنکەڕیشی داناوە لەبەر ئەوەی حەزی لە کچێ بۆ ماڵەکە ئیلتیزامی دینیان هەبووە و هاتوچۆی مزگەوتی کردووە لەبەر کچەکەیان باشە بۆی کچەکەی بنێ دوای نیەتی خوانە بووە ڕیشێڵانەوەی و هاتوچۆکردنی مزگەوت و تەسبیحات و قورئان خوێندی چووکە بووە مەبەستی ئەو ژنە بووە ئەو کچە بووە هەم کچەکەی بەنسیب نەبوو خوا هیدایەتیشی نەدا و هەم لێشی وەرنەگرتووە کەواتە ئەبێ شتێکت کرد لە پێناو خوایە بێ کە لە پێناو خوایە کردت خوای گەورە هەموو ئەو شتانە تەداتێ لە دنیاە دڵخوازی تۆی و حەزت پێ